دووەم تەوەرمان تایبەسە بە پەیوەندی نێوان نەخۆش و پزیشک پێویستە چ جۆرە پەیوەندیەکە بێ تا چنێک لە کوردستاندا گرنگی بەم پەیوەندیە دراوە لە نێوان هەرێکە لە نەخۆش و هەروەها پزیشکدا. گفتوگوی ئەم بابەتە لەگەڵ دکتۆر دلێر شینە پسپۆڕی نەشتەرگەری گشتی دەکەم لە هەولێرەوە ڕاستەوخۆ میوانی ئەمەیە. دکتۆر سڵاوت لەبێ و بەیانی بار، زۆر سپاس بۆی لە بەیانی سپاش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش ئەبێت چۆن بێت و لە هەرێمی کوردستان چۆنە؟ عەلەیکم السلام وەرەحمەتوڵ الله. بە خێراتنی ستافەکەتان دەکەم لە بۆناو پرۆژەی مهرەبانی. دەمەوێتن باسی باکگراوندی ئەو شتەی بکەم، ناخود نارێم باشە یان خراپە. ئەم باسی باکگراوندەکەی دەکەم کە پێویستە کوبیتن. بە دوو نمونەی باز دەکەم کەوا تاوەکو تێ بگەین ئیشەکە کووە. ئینسان ئەگەر ویستی ڕەفتاری بگۆڕی دەتوانێت گۆڕانکاری کەم بکات لە ژیان، بەڵام ئەگەر مرۆڤێک ویستی بیرکردنەوەی بگۆڕیتن ئەو کاتی گۆڕانکاری گەورەی پێدەکرێت لە ژیان. تاوەکو بگەینە لووتکە دەبی پێشێ سەرکەوتن بدۆزینەوە. خۆشەویستان، ئەمن باسی دوو دوکانداری دەکەم. طبیعی ئینسان لۆ دوکانی دادەنێ ئەشای دەفرۆشیتن تاوەکو قازانج بکە. کەواتە هەدەفی دوکانداری چییە؟ قازانجکردنە. هەدەفی سارەی چییە؟ ڕۆیشتنە کە پێ بڕواتن. ئامان زۆر مهمە. ئێستا من باز دەکەم باسی دوو دوکانداری دەکەم تاوەکو تێ بکەین لە ئامانج. دوکاندارە چیان؟ دوکانە سوپەرمارکێتێکی گەورەی دانایە کابرا، سێ چار شاگردی هەیە، تەماشا تەلەڤیزۆنی دەکا، پێی لەسەر پێی دانایە، دەرێت شاگردێکی چام لۆبینە، دەرێتەوەکەی کە جەری دەکەم لۆبینە، تەلەڤیزۆنی دەگۆڕی، دانیشتی هیچ مشتری نییە، هیچ کەسێک نایەتەکنی ئەو کەسەیە ئێوارێکە دڵخۆشە یان نا، ماندیە یان ماندی نییە. لە هەمان کاتدا دوکاندارێکی کەمان هەیە، مشتری زۆر زۆرە، دەرێتەوی شەکرم لۆ بچێش، یەک دەرێ شەکرم بدە، یەک دەرێ چام بدە، یەک دەرێ ڕوونەکەم بدە، یەک دەرێ ئەو ڕسقم لە بۆ بچێشە، پارێ لێی وەردەگری باقیوی دەداتەوە، مەجالی نییە نیوڕانەکەش نان بخوا بە پێوە نانەکەی دەخواتن. ئایا دوکانداری دووەم ماندیترە یان دوکانداری یەکەم کە هیچی نەکردیە هەر لەسەر کورسی دانیشتێ و زەری دەیخیندیتەوە؟ بە دڵنیاییەوە ئەگەر یەکێک عەقڵیەتی باش نەبی دەرێت دوکانداریەکەم ئیسراحەتترە، چونکە هیچی نەکردی هەر دانیشتێ و دەرێتەوی چام لۆبینە، دەرێتەوی جێری دەم لۆبینە. دوکانداری دووەم کە زۆر ماندی و شەکەت و هیلاکە. بەڵام تەمەشاکە مادام ئامانجی ئەو دوکاندارەی قازانجکردنە جیهانیان بەختەوەرترن، حتمما دوکانداری دووەم بەختەوەرترە، حتمما دوکانداری دووەم، چونکە لۆ لەگەر ئامانجی ئیشەکەی دەڕواتن. ئەو دکتۆرەی ئامانجی ئیشکردنەکەی ئەوە بیتن کەوا خزمەتی مرۆڤایەتی بکە، نەخۆش چارەسەر بکە، حتمما لە جۆری دووەم بیتن بەختەوەرترە کە نەخۆشی زۆر بی و کە سەرقاڵ بی و مەجای نەبی و بڕوان پێ بکەن. ئەمن پاش سەعات 12 شێوچی مۆمارەکە، پاش ئەوەی کە لە عیادەی بووم دوونێکە هەتاوەکو نزیکەی سەعاتدا دوای چوومە عەمەلیاتم کرد لە نەخۆشخانەی تایبەتی، پاش سەعات 12 و عەمەلیاتەکەشم هیچ درهەمەکم لێ وەرنەگرتیە کە دوونێکە، باسی کە دوونێکە دەکەم. جگەرەوەی 8 سەعات نزیکەی لە عیادەی بووم، وەکو جەستەیی زۆر هیلاکەم، بەڵام چونکە لەگەر ئامانجەکەی خۆم کە ئەوەیە کەوان نەخۆش ئیستیفادە دەکات کە ژانی خەڵکی لا دەبین ئامانجی ئیشکردنمە، هەز بە ماندی بووی ناکەم کە بۆ بەیانێش زوو هاتیمەوە سەر پرۆژەی تاوەکو مقابلەکەی لە گەرنگۆ بکەم. ئەگەر ئەمە تێ بگەین وەما خەلەقت الجن والئینس ئیلا لیعبودون، کەوا ئامانج زۆر زۆر گرینگە. ئێستا ئەمە لە کوردستان چ شتێک گرینگە؟ جارێک پرسیاران لە مامۆستایەکی ئاینی کرد، یەکێک چوو پاش نوێژی عەسر بوو، لێی پرسی گوتی مامۆستا چ ئیشێک لە هەموو ئیشێکی باشترە؟ ئەویش ویستی جوابی ئەو کەسەی بداتەوە کە پرسیار لێ دەکات، گوتی سەیرکە لەو مزگەوتەی ئەو مەجموعە دانیشتینە دەورەی تەحفیزی قورئانیان هەیە، ئەو مەجموعە دانیشتینە دەرسی فقه دەخوێنن. ئەلێرکوان ئەوە قسەک تاخیر هاتیوان نێژە عەسرێ دەکاتن، بە جەماعەتەکەی ڕانەگەویشت. ئێستا ئەمن جوابی تو دەدەمەوە، ئەتوش پرسیار لە من دەکەی. باشترین ئیش ئەوەی کە قورئانی حفظ دەکە خەریکی ئیشی خۆی بی، ئەوەی کە دەرسی دەخوێنیتە خەریکی فقه خەریکی ئیشی خۆی بیتن. ئەمنی جوابەکەی تو بدەمەوە، ئەتوش جێ لە من ڕابگری کە جواب دەدەمە، ئەویش ئاگا لە نێژەکەی خۆی بی. بەڵام ئەگەر ئێستا لەو مزگەوتێ لەو ڕوکنەی ئاگرێک بەر ببیتن،
باشترین ئیش چییە؟ هەمان بچینە ئەو ئاگرێ بکوژێنینەوە. نام جوابی تو بدەمە، نا تو جێ لەم ڕابگری، نە ئەو کەسێش کە نێژەکە دەکاتانی نێژی بەتار بکات چونکە ئاگر کەتیتەوە، ئەوانش کە دەرس و دراسەکە هەموو بەجێبێن بێن ئاگرەکەی بکوژێنەوە. کەواتە ئەولەویەتی ئیش زۆر مهمە. یعنی مهمە هەندێک جار لە پۆلی 12 ئامادەیە کاتێک هەوڵی بەدەستهێنانی نمرە دەدا، ینی زۆر جا گوێبیستی ئەم قسەیە دەبین، دەڵێن ئەبین بە پزیشک، ئەبین بە دکتۆر چونکە پارەی چاکی تایە، چونکە تەعینات هەیە. کەواتە ئەتوانین لێرەیە بڵین کە ئامانجی پزیشکی، ئامانجی دکتۆرەکان لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک خەریکە گۆڕانکاری بەسەردادێ لە چارەسەرکردنی نەخۆشەوە بۆ قازانجکردن. ئەو کەسێ ئەو عقلەتی نزمەکەوا فکر دەکات. ئەمە کوڕەکی خۆم ئێستا پۆلی شەشە، بەیانی نادوو بەیانی ئیمتیحانی شەشی هەیە. والله العظیم دەیان جار پێم گوتیە کوڕم حتاوەکو دەچێ ئیمتیحان وا بزانە خوێندن هەموو شتەکە، ئەو پڕی قووەتت بەکاربینە، بخینە، ڕۆژە 10 سەعات کەمتر نەخینی. بەڵام کاتێک کە سەعاتێک پێش ئیمتیحانی واز لە کتاب و شتەکان بینە، هیچ اعتماد مەکە سەرە خۆت، تەوەکولی تەواو لەسەر خوای گەورە هەبی و دوعاش بکە، برێ خوایە گیان چ شتێک باشە لە بۆ دنیام و لە بۆ ئاخیرەتم ئەوم بەنسیب بکەیت. گرنگ نییە ئینسان ببیتە دکتۆر، گرنگ نییە ئینسان بچیتە کولیە طب. ئەمن بە خۆمە کە چوومە کولیە طب هەتاوەکو دەرچووم 12 کەس لە ناو هاوپۆلەکانم لەوانەیە کە لە مەرحەلەی من بوون سیانیان شێت بوون. یعنی یەکەشان خەرچی هەولێرەیە، یەکەشان خەرچی کەلار بوو کە لە کولیە طب برادەری خۆم بوون. لە مەرحەلەی 4 و 5 تەقین قەید کران، ئێستا ژنی نەهینایە، عائلەی دروست نەکردیە، بێ ئیشە، هەر خەریکی حەبی نەفسی دەخواتن تێک چوو کەچی لە عدادێش دەرەجەی زۆر باشینەوە هاتە کولیە طب. یەکەشان بە نەخۆشی سەرەتان وفاتی کرد لە مەرحەلەی 2، ئەوەکان کە ئینتیحاریان کرد، خۆی کوشت، یعنی برادرم بوو خۆی کوشت کە لە کولیە طبیش یەکەشان مەرحەلەی 4 بوو خۆی کوشت، یەکەشان گەیشتە دکتۆری ئەوجە خۆی کوشت، یعنی بۆ دکتۆریش. کەواتە چوونە کولیە طب گرنگ نییە، بوونە دکتۆریش گرنگ نییە، چونکە ئەخیر مەتافمان ئەمە دەمرین. جوان دەمری، ناشیرن دەمری، مندار دەمری، گەنج دەمری، پیر دەمری، دەوڵەمەند دەمری، فەقیر دەمری، خوێندەوار دەمری، نەخوێندەوار دەمری. بەڵام مهمە وەکو باران بڕژێنە ژێر خاک لۆ سەوزکردنی قیامەتی خۆمان، چونکە دنیا مەزرعەتی ئەخیرەتە. ئەگەر تێگەیشتنی حیاتت ئەوها لەبیتن قەت نارێ دکتۆری گرینگە یاخود غێری دکتۆری گرنگ نییە. پارە بە پارەی دەتانی کتابی بکڕی بەس بە پارەی مەعریفەی ناکڕی، بە پارەی دەتانی بچی سەعاتی بکڕی بەس بە پارەی وەقتی ناکڕی، بە پارەی جنسی بەرامبەر دەکڕی بەس بە پارەی خۆشەویستی ناکڕی، بە پارەی دۆشەک و بالیفی دەکڕی بەس بە پارەی خەوی ناکڕی، بە پارەی دەرمانی دەکڕی بەس بە پارەی تەندروست شیفای ناکڕی. یعنی پارە هۆکاری بەختەوەریە نەک خودی بەختەوەری. خەڵک ئەلەوەی لی تێکەر بووە. یعنی دەبی بزانین خۆشەویستی زۆر گرنگترە لە پارەی. ئەگەر ئەتوو چاوت لە بەرچی نەخۆشی نەبی، ئەتوو دڵی نەخۆشی ئۆتۆماتیکی خۆتە. یعنی ئەوە گرنگترە، ئەوە سەروەتی حەقیقیە. چونکە لە ئاخیریدا کە دەمرین کفلمان بەرچی نییە، ئەو پارێژ لەگەرمان ناتە ئەو دیوی. شتێکی بە خۆشەویستەکانم دەرێم، ئەو مۆبایلەیە مەسەدەوە ئایفۆنە، ئەمن بدە وەرەقەی پێدەدەم گریمان. دڵنیا بە ئەمە سەتاچلی ئەو مۆبایلەی هیچ ئیستیفادەی لێ ناکەم، لێشی نازانم، هەندێک بەرنامەجی تێدا هەتا دەژمرم ئەم ئیستیفادەی لێ ناکەم. سەتاچلی کە ئەوەی پارە بەس کە پارەکەم پێدایە، هەموو پارەکەم پێدایە، بەڵام سەتاچلی ئیستیفادەی لێ ناکەم. خۆشەویستان، سیارەکی دەکڕی لێ نووسرا 180 یان 220 گێچەکەی کە ئەتوو پارەک دەیکڕی مەسەلۆن بە 2 دەفتەری دەکڕی، بە 3 دەفتەری دەکڕی، پارەی هەموو لێ دەستێنی، بەڵام هەتاوەکو ئەو سیارەش لەکنەت و ئەتوو 220ەکەی بەکار ناینی، ئیستیفادەی لێ ناکەی. دڵنیا بە کەسب جیایە لەگەر ڕزقی. ئەمە هەر کەسێک عمری بۆ 40 ساڵ ئەوەی کە کەسبی دەکا 140 هیچ ئیستیفادەی لێ ناکا. مەزرعەشی دەکڕیتن، لەوانەیە پارەی هەموو مەترەکانی لێ دەستین، بەڵام هەندێک مەتر هەیە بە حیاتی پێی لێدانانێتن. ئەوە زۆر گرنگە بە عەقڵانە بە ژیرانە بژین لە ژیاندا.
یعنی کاتێک کە عمر دەبیتە 50 ساڵ دڵنیا بە 150 ئەو پارانەی کەسبی دەکەی ئیستیفادەی لێ ناکەی کاتێک دەبێ 80 ساڵ 180 ئەو پارانەی کەسبی دەکەی ئیستیفادەی لێ ناکەی. دکتۆر هەندێک جار ینی لە پزیشک دەکات و پزیشکیش بە هەمان شێوە گلەیی لە نەخۆش دەکات. با من نمونەیەکێک لەو گلەییانە بهێنمەوە. هەندێک جار نەخۆشەکان باس لەوە دەکەن کە پزیشکان لەگەڵ دەرمانخانەکان لەگەڵ بازرگانی دەرمانەکاندا ڕێک دەکەون بۆ ساختکردنەوەی دەرمانەکان ئەمیش بە شێوازێکی تر کێشانەوەی پارەیە لە نەخۆش. ینی ئەمە بێگومان مەبەستم لە بەشێک لە نەخۆشەکانە کە گلەی لە بەشێک لە پزیشکەکان دەکەن. تۆ ئەم گلەیە بە دروست دەزانی ینی ئەم حاڵەتەت لە هەرێمی کوردستاندا لە نێو کۆمەڵگەی کوردیدا بەدی کردووە؟ ئەمە ئەگەلۆت باز بکەم چیهان ئیش زۆر پارەی بەدەست دەکەویتن دەمێ ئەوەی بە خۆشەویستان برێ ئەوانەی تاجری مخدراتینا لە هەموو عالەمێ بە ئاسانترین شێوە پاریان بەدەست دەکەوی لە دوی ئەوانەی تیجارەتی ئەسلحەی دەکەن لە هەموو عالەمێ زیاتر پاریان بەدەست دەکەوی بەبێ ماندی بوونیش ئەوانەی کە تیجارەتی نەفتی دەکەن لە هەموو عالەمێ زیاتر پاریان بەدەست دەکەوی ئەوانەی کە نەفتی ئەو ملەتەی دەدزن لە پاشەوان ئەوانەی کە تیجارەت بە ئاسمان و بە ژێرزەوی و بە سەرزەویەکەی دەکەن لە هەموو عالەمێ پاریان بەدەست دەکەوی لە پاشەوان ئەو کەسانەی کەوا ئەمە زدی ئیستیغلالی ما ئەوجە ئیستیغلالەیە بە ناوی علمی بی کە دکتۆری و شەهادەیە بە ناوی سوڵتەی بیتن کە مەسئول و حاکمە بە ناوی کوردایەتی بیتن بە ناوی دینداری بیتن چکە زۆر کەسێ بە ناوی دینداری فێر لە خەرشی دەکا هیوا هەیە بە ناوی جنسی بەرامبەر فێر لە خەرشی دەکا مەسەڵ دکتۆرەی ئافرەتە عملیاتی مایسیری دەکات دەرێ من عملیاتەکەی بە ملیۆنێکی دەکەم ژنەکان دەست نەکردنی لەبەر ئەوەی ژنە ئەوە ژنایەتی ئیستیغلال دەکاتن باشە عملیاتی مایسیری بە 300,000 ئەتو لێ بە ملیۆنێکی دەکەی چونکە لەبەر ئەوەی ژنەکان دەست نەکردنی ئەوە ژنایەتی ئیستیغلال دەکا کەواتە ئەمن زدی هەموو ئیستیغلالێتە چیمە هەیە بە ناوی علم ئیستیغلالی خەڵکی دەکا یعنی علممان هەیە سوڵتەمان هەیە کورسیمان هەیە شەهادەمان هەیە تەمەن جارێ بە تەمەن ئیستیغلال دەکا جار هەیە ژن و پیاوەتی یەکتر ئیستیغلال دەکەن کەواتە ئەمن زدی مەبدەی ئیستیغلالی ما ئەوجە هەر چێ بیکە لە هەر مەکانەتە چی بی هەر چێ بیتن بە هەر زمانەکی قسەی بکە لە هەر شوێنێکی دابژیتن ئەمە ڕقم لە ئیستیغلالی دەبێتەوە چونکە خی گەورە پێی ناخۆش نییە ئەوەی کە باسی دەکەی ئەو کەسە گۆشتی سەی بخوا زۆر باشترە لەوەی کەوە ئەو پارەی دەرخواردی خۆی مار و منداری بدا ئاخر ئەتو دکتۆری تیش لە تیجارەتی دەرمانیان دەرمان لێگەڕێ لە بۆ سەیدەلانیەکان یعنی بە ئەوان دەرمانی بفرۆشن ئەتو لێ دەبێ شیریک مختبەر لێگەڕێ لە بۆ مختبەریەکان یعنی ئەتو لێ لەگەر مختبەری شیریک دەبی یعنی چاوت تێر نابیتن دکتۆر مەعاشیمان زۆر باشە مەکانەتی ئیجتیماعیمان زۆر باشە دەچینە هەر مەجلیسێکی دەرێن فەرمو دکتۆر ئەتو قسەی بکە دەچی هەر مەجلیسێکی فەرمو لێ دەکەن یعنی ئەتو چ دەوێت لەو مجتەماعی کەچی 90 دکتۆرەکانی ئێستا کە دکتۆرن ابتدائیمان بە خۆڕایی بووە سانەیمان بە خۆڕایی بووە ئەعدادیمان بە خۆڕایی بووە کولیەمان بە خۆڕایی بووە دیراساتمان بە خۆڕایی بووە پارەمان نەدایتە مامۆستایەکانمان حکومت پارەی لە بۆ داینە حکومت مەعاشی دایتە ئەو مامۆستایانە خوێندنت بە خۆڕایی بووە منهجت بە خۆڕایی بووە لەبەر چ ئەتوی نایە خزمەتی ئەو خەڵکەی بکەیت تەمەشاکە زۆر جاران ئافرەتێک لە گوندیە چێری دەدۆشیتن ماسی دروست دەکا چەند ماندی دەبێتە ئەو چێرە بەخێو دەکاتن هەفتەی ڕۆژە سڕەی بەخێوکردنی چێرەکانیان لە گوندی پیاوەکەی ماندی دەبی ژنەکەی دێتەوە بە هیلاکی دەیدۆشی بە خاوێنی هەوێنی دەکاتن خیبرەی چەند بەکاردێنی چەند کاتی بەکاردێنی دوای چیلۆ بە 3000 دیناری 4000 نەری دەماداتەوە یعنی خیبرە و تاقە و علمی خۆی دەمانداتێ معنی ئەوە نیە شەکەوی کەمە هیوا هەیە لەوانەی وەزیر بی ئەندام پەرلەمان بی نەوێری چێرەشی بدۆشیتن هەر نەشزانی چێری بدۆشیتن کەواتە ئەویش گرینگە معنی ئەوە نە لە شەئنوی کەم دەکەمەوە بەڵام ئەو لۆ تاقە و خیبرە و جوهد و حیاتی خۆی بارزانی دەمداتێ ئێلۆ ئەمنی دکتۆر ئەوەن دوێنە چاوبرسی بم کەوا بزانم ئەو حەق خۆم ئەمن ماندی بوویمە ئەویش ماندی دەبیتن ئەگەر ماندی بوون بی ئەویش ماندی دەبیتن بەڵام ئەلێرە و ئیستیغلال دەکات چونکە جەهلی وی ئیستیغلال دەکات کە ئەو نازانیتن ئەو دی ئیستیغلال دەکات تەسەوور کە دکتۆر هەیە پێی دەرێ سەلام عەلەیکوم دەچە عیادەی ئەهلەن بابە چتا ئێکورە دەسڵدان دەجارە جوابی سەلامەکەی بدەوە یعنی خۆ ئینسانە کایت دەکەنێت تو یعنی نازانێت جوابی سەلامی بداتەوە یعنی بە من زۆر عەیبە دکتۆر لە عیادەی خۆی دابنیش پێ لەسەر پێی دابنێت کە نەخۆشاتەکەنی ئەدە قسەی لەسەر کوچەکەی ئەوە بجوولێ یعنی ئێیان برێ بەخێر بێ سەر چاوماتی بەخێر بێ فەرموو
یعنی گوتی بەیانی باش برێ بەیانی باش گوتی گود مۆرنینگ برێ گود مۆرنینگ جوابی ئەو کەسەی بدەوە ئەوجا هەر چی بیتن ئەوجا هەر دینێک بی ئەوجا هەر ڕەگەزێک بیتن یعنی دەبی بەڕاستی پشیلە هەست بە ئازاری دەکات پێی لە پشیلێ بنێ دەمیاوێنیتن هەموو گیاندارە کەس بە ئازاری دەکات بەڵام مرۆڤ دەبی حەز بە ئازاری بەرامبەری بکە دکتۆر دەبی ئازاری بەرامبەری لا بدا بەڕاستی ئەوەیە دکتۆر ئەگەر دکتۆر ئازاری بەرامبەری لا نەداتن یعنی چ دکتۆری چییە ینی بزانە ئەمن ئێستا کە عمرم نزیکەی 45 ساڵە دڵنیامە ناگەمە 90 ساڵی چونکە ئەمن باب و باپیرم نەگەیشتینە 70 ساڵیش نەگەیشتنە 6 ساڵیش بکە باب و باپیرم هەردووشیان لە پاش 50 وفاتیان کردیە ئەگەر زۆر بژیم لە سەتی ئاودوی ناکەم هەر عمری پاش 100 ساڵی هەر خۆش نییە زەخت و سوکەری و یان بێتاقەتی و ڕۆماتیزم و ئەستن اختیار موشیلان هەیە کە پیساییان پێ ناکرێتن چکە جولیان کەم دەبیتن هەر خۆش نییە تەمەنی پاش 100 ساڵی هەر تووشی بێتاقەتی دەبی گریمان ئێمادەم ئەمن دەمرم وەچی مردم یەکەم شت لێم دەستینەوە چییە لە قەبەکەمە ئەو دالەی لە پێشمە کە ئەو دکتۆر دلێرە ئێستاک پێم برێ دلێر لەوانەیە پێی تۆڕە ببم برێم ئەو ڕێزی لێ نەگرتم کەچی من 18 ساڵ بەس دلێرە بوویمە کەس پێ نەدەگوتم دکتۆر تا چوومە کولیە تۆپ لە تاکو توک مەسەد گۆتیتیان دکتۆر وەچی لە کوێر تۆبیش بووین هەر بە دلێر بانجان دەکردین دوای وەچی نزیک تەخەڕوزی بووینەوە ئەو دکتۆرەمان پێوە نووسا کەواتە ئەو دالەیە لەوانەیە لەوەندە کەسی دەعبابی لەوەندە کەسی نەحمەت بی لەوەندە کەسی نیقمەت بیتن بەس دڵنیا بە یەکەم شت کە لێم دەستینەوە ئەو دالەیە لە پاشانەکە چم لێ دەستینەوە هەر لە غورفەی کە دەمشۆن پۆکێتمەنی و پارێ بەرکم و مۆبایلەکە و سیارەکەم لێ دەستینەوە دەدەنە کەس و کارم ئەو سەروەت و سامان و ئەملاک و ئەشتانی کە کۆش بکەم و هەمی دەبیتە میرات یعنی ئەوەی کە کەسبی دەکەم نایبم لەگەرە خۆم کەواتە یەک طریقە هەیە کە بتوانین بیبێن لەگەر خۆمان ئەویش حەوالەکردنە لە بۆ قیامەتی یەک دەرکێ حەوالەمان هەیە کە بیبینە ئەو دیوی ئەویش چییە ئەویش نەخۆشی فەقیرە بە نەخۆشی فەقیر دەتانم ئەوی هەیتم حەوالەیەکەم لە بۆ قیامەتی خۆم ئەو جەو کەسە ژیرە حەوالەی دەکا ئەو کەسە کەم ژیرە دەرێ وەڵای ئەمماندی بوویمە دەبی پارەی زۆر وەربگرم پارە لۆچیە کاچ خۆم پارە لۆچیە پارە لە بۆ ئەوەیە هۆکاری بەختەوەریە نقطە چیت کە گرنگەیە مقابلەکان زۆر جار مقابلەکە نازانیت وا دەزانێت ئەگەر گران بی باشە ئەگەر هەرزان بی خراپە ئەو فکرە غەڵەتە ئەوەش جەهلی خەڵکەکەیە یعنی شەردێ شتێک باش بیتن گران بی باشە ئەوە جەهلە ئەوە خۆ قابلە ئەو مەچینە نییە خۆ من دلێرشینە بەناوبانگە کە لە نۆرینگەکەی خۆیدا بە ڕێژەیەکی زۆر هاوکاری نەخۆشەکان دەکات و بگرا پارەشیان لێ وەرناگرێت دکتۆر ئەم کارەی تۆ ئەم ڕەفتاری تۆ بەرامبەر بە نەخۆش چۆن دەتوانێت ببێت بە نمونەیەکی جوان بۆ پزیشکەکانی دیکەش لەبەروی هەندێک جار دەزانین لەوانەیە نەخۆشباری دارایی بەشی ئەوە نەکات بتوانێت سەردانی پزیشکێکی باش و پسپۆرت بکات لەو بواری کە ئەم گرفتی تەندروستیەکەی تێدا هەیە بەتەکید ئەم گوتم ئەگەر لە ڕوکنێکی ئاگرێک بەربیتەوە پێویستە ئەمانەوە ئاگرەی بگژێنینەوە کاکە ئەمە ملەتەشی بەستە زمانمان هەیە ئەمە 120 ملەتمان لە خوار فەقیریە بڕوان پێ بکە ئیشی نییە یعنی خوێندنی تەواو کردیە دە سپی دەرچووە نازانی کاسبی بکات چونکە لە ماری گوتیان بڕۆ بخینە ئێستا کولێ تەواو کردیە واللهی ڕۆژانە چەندین کەس دێداوە بەس داوای ئیشم لێ دەکا ئەخر توخوا عیب نییە یعنی یەکە بەخۆ بەخش دای بینێم گەنجێک بخێندنی تەواو کرد بێ وەڵام بەخۆ بەخش دێم خۆ بەخش گەورەترین فێرە لە مجتەمەعی دەکرێت خۆ بەخش یعنی چ یعنی ئەو گەنجە پارەی پێویست نییە ناژیانی ناوێتن پێویست ناکە ئوسڕەی دروست بکە خۆ بەخشیەکە کە لەو فێرانەی کە لەو مجتەمەعی مەکرایە بەس ناچارن گوناحن ئەسڵەن ئەمە لە مێرەبانی خۆ بەخش مەمنوع کردی خۆ بەخش یعنی چ یان ئەمن فێری دەکەم تەدریبی پێ دەکەم یان پارەی دەدەمە کە کارمەندێک ئیشی پێ دەکەم خۆ بەخش یعنی چ کابرا خوێندنی تەواو کردیە هیچ ئیشی نییە بەرشی دیناری تێدانێ دێدەرە دکتۆر بەس بە خۆ بەخش جۆرم بگرە کورە بابە دەرێم وەڵام گۆ فەقیر عاری ئەخلۆ خۆ بەخش دەبی نایبە خۆ بەخش بی ئەو خۆ بەخشەیە غەڵەتە خێر فەرقی هەیە خێر ئەسڵەن ئەگەر تەماشا فەیسبوک و پێیجەکان پێشترم بکەی هەموو جار گۆتیتم ئەوەی کە کرێتیە با پشی نەکری لە مهرەبانی ئەوەی کە پارەی نییە لە بۆ ماڵ و منداڵی خۆی هێشتانەکە با پشی نەکری لەکنە من چێ بێ پشی بکرێت ئەوەی کە پارێکی زیادی هەیە جز ئەگەلەو پارەیدا دەنێتن لە بۆ مساعدەی فەقیرانیانی ئەمە دائیمەن ئەوهام گۆتیە یعنی کەواتە ئەمە زۆر جاران قیاساتەکانمان لێ تێک چووە میزانی بیرکردنەوەمان لێ تێک چووە زۆر جار وا بیر دەکەینەوە کە گەویشتە شتێکی کابرا دەبیتە مەسئول جارێ زوو دەیوێ خۆی پێ بگەینیتن ئەخر خۆ لە چ دەگەینی
کاکە وەڵڵە دەمری مادام مردن هەیە یعنی مردن خۆناغ گۆڕانە مردن کۆتایی نییە ئەوە نقطەی زۆر گرینگە چونکە ئەگەر باز بکەم نقطەی زۆر گرنگ کە نازانم دەرفەت دەبیام دەرفەتمان زۆر نییە باسی ئەوەی بکەم مەزدەری زانست سێ مەزدەرمان هەیە کە ئینسان علمی پێ ئیکتیساب دەکاتن یەکەمینیان پێنج هەستەکانە کە بینینە جێلێبوونە تامکردنە لە مسکردنە بۆنکردنە لەگەڵ درێژکراوی پێنج هەستەکان کە عینەگا لۆت ساف دەکا کە تەلسکۆبە کەشتی دوور پێدەبینی مایکرۆسکۆپ بەشتی وردی پێدەبینی لەمس لەگەر گۆپاری کە درێژکراوی ئەوانە یان سەماعە هەموو ئەو شتانە پێنج هەستەکە لەگەر درێژکراوی ئەو پێنج هەستەیە کە ئەوە شتەکەت لێ دیارە و ئاسەواریشی لێ دیارە مەسەل لۆ نمونە ئەم دەبینم ئەوە مۆبایلە بە چاوی دەبیم ئەو مۆبایلە ئەوە هەستی پێ دەکەم شتەکە هەیە و دەشدانم دەبیتە معلومە شتێکی کە هەیە ئینسان علمی پێزیاد دەکە ئەویش هۆکاری بوونە چونە بەهشتەیە عەقڵە چونکە گەرێکە عەقڵی نەبی خوای گەورەش محاسەبەی ناکا عەقڵە ژیریە مەسەد ئەمن دووکەرێکی دەبینم ئەمە هەولێری تێرێن دووکەر یعنی دووکەڵەکی دەبینین لە دوورەوە دەزانین ئاگرێک هەیە چونکە شتەکەم لێ دیار نییە بەڵام ئاسەواری شتەکەم لێ دیارە کە دووکەڵە بە عەقڵ دەزانم ئەو ئاگرێک لەوێن دەڕوویدایە سیارەك ئیستۆپ دەکا لە جادەی لەگەر دەنجی ئیستۆپ بکەیت ڕم بەکسەر دەزانم حادیسەک ڕوویدا هێشتا هیچ نەمدیتە بەس لە سەر جادەی هەر ڕوشم لە جادەی نییە بەجێم هەز دەکەم حادیسەک ڕوویدا سیارەك دەعمی کرد چونکە سەوتەکەی هاتوو بە قووەت بوو ئەوە پێی دەرێن عەقڵ شتێک هەیە لە عەقڵی گەورەترە کە گرنگترە لە بۆ ژیانمان ئەویش خەبەر الصادقە يعني هەواڵی ڕاست يعني يعني مجموعەك مەسادری جیاجا بێشتەکت پێبرێتن کە هیچ ئاگایان لێکتری نەبی مەخسەن لۆ نمونە ئێستا ئەمن NRT بکەمەوە دەبینی دەرێتن لە ڕێی چەمچەماڵی حادیسەک ڕوویدا منداڵک مرد ڕووداوی دەکەیەوە کەی بیستوسایت دەکەوە سپێدەی دەکەوە پەیامی دەکەوە هەمیان ئەو ئیخبارەت پێ دەرێن برادەرێکم لە چەمچەماڵ تەلەفۆنم لۆ دەکات دەرێ فرانکەس ئەو حالێ لێها ئەمن یەکسەر بەبێ ئەوەی دیتبم بەبێ ئاسەواریشم دیتبیتن باوەڕ پێ دەکەم چونکە معقول نییە ئەو هەموو عالەمە لەسەر درێکی کۆ ببیتەوە ئەو پێ دەرێ خەبەر الصادق تەمەشاکە هەر لە ئادەمیەوە هەتا وەکو خاتەمی لە حەزرەتی ئیبراهیمەوە هەتا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو گوتیانیە خوا هەیە لە زمانی جیاجیا لە شوێنی جیاجیا باشە معقول نییە ئەو ڕیسالێ هەڵەبیتن چونکە لۆ ئەو پێ دەرێن خەبەر الصادق ئەو پێ دەرێن وەحی کە خوای گەورە پەیامان پێ دەدا لە وەحی سێشت هەیە بە عەقڵی ئینسانی قەت نایدرچێنی قەت نایزانی ئەمە بە وەحی پێم دەرێ طبیعی کە باوەڕمان هێنا بەخوای گەورە ئەو جە باوەڕ دەکەین بە شتەکان کە لۆ نمونە ئەمە پێ برم وەرە بە پێنج حسەکەی پێ دەرێ مەلائیکەت هەیە تەکید بە نایپێچی چونکە لۆ ئەو وەحی ئەو خەبەر سادقە یان ڕۆژی دوایی یان جن یان مەلائیکەت لە مەسەلەی ڕۆژی دوایی وەحیە خوای گەورە دەرێ قیامەتی خۆ ئەمن نە قیامەتم دیتیە نە کەس قیامەتی دیتێ لەما بەڵام خوای گەورە یەک زەڕە بزر ناکە بەس چێ گوتیتەوە خوا گوتیتی لە قورئانی پیرۆز و مامۆستای لە ناردینە پاش پێنج شتی خوای گەورە محاسبە ئینسانی دەکە یەکەمینیان پەیامی دەداتێ کتابی دەداتێ کە قورئانە دوایە پێغەمبەر دوایە کە عەقڵی دەداتێ ئەوەی عەقڵی نەبی خوای گەورە محاسبەی ناکە چارەمین شت ویجدانی دەداتێ هەمومان ویجدانمان هەیە ئەو جا هەی ویجدانەکەی خۆی سرکێتی وەکو سرکێتی کارەبایەتە خوارێکە پێنجەمین شت ئازادی داینێ ئەمن ئازادم خێرێ دەکەم یان خێرێ ناکەم چونکە خێر طاعەیە طاعة طوعية ممزوجة بمحبة قلبية تفضي إلى سعادة الأبدية يعني خير إجباري نية خير دبي طوعي بيتنا ناخمو هالقلابيتن كسيج إجباري نكرد من لخومه أو كاتد دبي ترصيدي قيامة كواتا أما أو بير كرنوانا ما نية أمن أورك بيستم باقراوندي بیرۆکەی میهرەبانی باگراوندی خزمەتی فەقیری ئەمن خزمەتی فەقیری لەبەرە خۆم دەکەم چونکە بە خۆم هەژار منە ناو قەبر و قیامەتم ئەمن لەبەرەوی ناکەم منەتی پێیان منەتی پێ نییە خۆ ئەمن دڵنیامە سەتا هەشتای ئەو مجتەمەعەیمە هەر ئەو مجتەمەعەنەکەوە تووشی ئەو ڕۆژەیان کردینە یعنی کابرا نانین ئیڵڵای نییە کاتی کە انتخابات دەبی دەرێ من حەفدە دەنجی بە تەزویر دەدا ئێکا کە دەنگە چی بدە کو عەقڵت ئەگریتن دەنگەکەی خۆت حەفدە دەنجی لۆ تەزویر دەکەی بڕوان پێ بکە ئینتیخابات واه بووە دەفتەر بە کاملی نییە بەبێ وەرەقەکەی لێ بکەنەوە بەڵێونە خێریان لێدا بوو ئەوە عەلە سەس کوردایەتی دەکا کاکە دەفتەرەکەت بە کاملی خستبووە ناوێ پەرپەڕیشی نەکرد بوو ئەوە جەهالەتە ئەو ئەمە زدی جەهالەتی مە چونکە یەکەم ئاەتی قورئانی ئیقرا یعنی بخینە یعنی تێبگە خۆ ئیقرا معنای ئەوە نییە خۆ پێغەمبەر کتاب و قەلەم و قاغەزی لە دەست نەبووە
ژیان بخینەوە ژیان بخینەوە اقرأ باسم ربك الذي خلق هي كم آية نون والقلم قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون خینەوەی ژیان بکەن تێ بفکرن تێ بگەن پێیژەی سەرکەوتن ببینەوە سەرکەوتن معنای جیاوازی هەیە مستقبل فێرەکە لەو خەڵکەی دەکرێت دەرێ مستقبلم دابین دەکە مستقبلی چ دابین دەکەی مستقبلی هەمومان بن خاکە و دەمرین و دەڕۆین مستقبلمان لە قیامەت هەیە. دکتۆر بە سپاسەوە قسەکانی تۆی هەمووی قورسایی خۆی هەبوو و لە سەرەتای قسەکانتدا ئاماژەت بەوە کرد کە کوڕەکەی تۆ بەیانی تاقیکردنەوەی کۆتاییەتی لە قۆناغی پۆلی 12 هەرچەنە تۆ زە لە تەوەرەکە لا دەدەین بەڵام لە بروی بەیانی خوێندکاران چۆن بڵێ تاقیکردنەوەیەکی مەسیری و چارە نووسازیان هەیە ئەمێ لێرەوە ئامۆژگاری تۆ بۆ ئەو خوێندکارانە وەربگرن بە سوپاسەوە ئەگەر لە ماوەی یەک خولەکدا ئامۆژگاری خۆت بۆ خوێندکارانی پۆلی 12 بنێریت. داوا دەکەم لە هەموو دایک و بابان دوعای لە بۆ منداڵەکانیان بکەن تخوا دوعای لە بۆ کوڕەکەی منیش بکەن کەوا مستەقبەلی باش ببیتن خوای گەورە لیان خۆش ببیتن و لە دنیا دڵخۆشیان بکە هەتاوەکو دەچێت سەعاتی پێش ئیمتیحانی ئەوەندە بخینە کە خوێندن هەموو شتەکە یەک سەعات پێش ئیمتیحانی واز دە وەرەقە و قاقەزی بینە ئەو قورئانەی لەبەرتە بیخینە دوعای بکە بزانە دوعا هەموو شتەکە پشت بەستان بە خوای گەورە هەموو شتەکە دوعا زۆر گرینگە دوعا هەموو شتەشی دەکاتن حتا ساعت پێش ئیمتیحانی وا بزانن خوێندن هەموو شتەکە شەوی ئیمتیحانی باش بنوون مەری ئەمە شەوێ نانوم بووە ساعت دا هەوڵ دەبڕۆ بنجێ پشت بەخوای ببەستە دوعای بکە هەتا دەی شەوێ بخینە پاش دەی شەوێ بنوو پاش نێژی بەیانی هەستە بە سەریعی مراجعە بکەوە تا یەک ساعت پێش ئیمتیحانێ یەک ساعت پێش ئیمتیحانێ واز لە ئەوراق و وەرقە و کتابی بینە یەک ساعت ئەگەر نەتخیدبی تازە مەیخینە وازی لێ بینە ئەو سەعاتەی لەگەر خوای گەورە دوعای بکە برێ خوایە چی خێری تێدایە ئەوەم بێنە چی بکەیت ترس و لە ڕاوچێ لە بن پێتان بنێت بڕوان پێ بکەن هۆکاری سەرکەوتنی ئەوەی کەم بوومە دکتۆر نەدەترسان لە ئیمتیحانی کەلۆری یعنی ئەسان بەخۆمە زۆر حەزم لە دکتۆری نەبوو یعنی کە تا زۆر مارەقم بیتن دوعام دەکرد خوایە چی باشە ئەوم بێنە چی بکە کە دەرەجە مینا باب من حەحی کرد بێمە کولیە طب یعنی ئەو دوعای بکەن خوایە چ باشە ئەوەم بێنە چی بکەی ئەوە گرینگە یعنی فێری بین دوعای بکەین فێر بین چونکە ساعبی هەمومان خوایە خوا خالقمانە خوا رازقمانە خوا ژیانمانی بەدەستە ئەوەی کە لەگەر خوای بینی پتەوبی لە هیچ شتێکت کە ناترسێ لە هیچ شتێک نایترسێنیتن چونکە دەزانی ڕەبتی بەخوای هەیە ئەو پەر دوژمن دەتانی ئەو جستە لێ بستێنی بەڵام ڕوحەکەت عایدی خوایە خۆی ناتانی ڕوح لێ بستێنیتن ئەگەر ڕوحەکە لەو جستەش بکاتەوە خۆی ناتانی بیباتن ئەوە دەستێکن خوای گەورە ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون ئەمە هەمومان لەکن خوای هاتنەوە دەچینەوە کن خوای هەمومان میوانی لەو دنیای وەکو میوان با تەسەڕف بکەین پۆلی شەشیش هیچ ترسی تێدا نییە پێنج شەش کتابە دەخینی و هەزاران کەس ئیمتیحانی کردی و هەزاران کەس دەرەجەی هینایە فلەبەر ئەوەی هیچ مەترسێن داک و بابەکان فێر بن دوعای لە بۆ مدارەکانتان بکەن خۆتان فێرە دوعای بکەن یعنی خۆتان فێرە قسەی خۆش بکەن لە ژیان وەڵڵا ئەو ژیانە کورتە بەشی خۆشەویستی ناکە لۆچی ڕق و دڵتوندی هەردەگرن لە ژیاندا دڵتوندی و خەم و خەفەتی لەبن پێتان بنێن قەلەق مەبن لە ژیانتان ژیان زۆر خۆشە ژیان مەزرعەتی ئاخیرەتە ژیان بەو ژانەی دەتانی بچینە بە هەشتێ فلەبەر ئەوەی دنیاتان خۆش بێ خەڵکتان خۆش بێ هەموو کەسێکتان خۆش بێ تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم کافری خۆشویستیوە چونکە ئەگەر کافری خۆش نەویست بێت دوعای لۆ نەدەکرد لە طائف دوعای کردی لە بۆ خەرچی طائف دوعای کردی لە بۆ قەومەکەی چەند ئەزیەتیاندایە هەر دوعای کردیە گوتی تو خوای ئەوانە قەومی منن نازانن پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای لۆ کافری کردی کاکە ڕقی فرێدن لە ژیانتان ڕق بەکە لە کیزنە پێغەمبەرمان ڕەحمەتن للعالەمینە قوتابی خۆشەویستەکان مەترسێن بخینە پشت بەخوای ببەستن پشت بەخوای بەستن دوعای بکەن دلێر شینە زۆر سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ تەواوی زانیارەکانت کە لەگەڵ ئێمەدا بووی هەروە سپاس بۆ ئامۆژگارەکەت ئینشەڵڵا خێر بێتە سەر هەموو ڕێگەی هەموو خوێندکاران بەڵێ دەستی تۆ دکتۆرش خۆش بێ بابەتێکی زۆر گرنگ بوو وچانێک ئەگەڕێنەوە